سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان باز لە نۆژەنکردنەوەی هێڵی بۆری کەرکووک تورکیا دەکەین کە بە هێڵی بۆری عێراق تورکیا ناسراوە. ئێستا دوای 10 ساڵ لە کارکەوتنی ئێستا بۆریەکە نۆژن کراوەتەوە و ئامادەیە کە نەوتی کەرکووکی پێدا هەناردە بکرێت بۆ بەندەری جیهانی تورکیا و پێشبین دەکرێت لە قۆناغی داهاتوو نەوتێرێمیش لە ڕێگەی ئەم هێڵەوە ئاراستەی تورکیا بکرێتەوە کاتێک کە ڕێکەوتن لە سەر هەناردەکردنەوەی نەوتیارێم دەکرێت. سەرتا بەر لەوەی کە بچین سەر هێڵی بۆری نەوتی کەرکووک باز لە هێڵەکانی بۆری نەوتی عێراق بکەین کە بە درێژایی زیاتر لە 90 ساڵی ڕابردوو ئەو هێڵانەی کە بەکاری هێناون بۆ هەناردەکردنی نەوت وەکو لە نەخشەکەدای دەیبینین بەم شێوەیە. یەکەم جار هێڵەکە بڵین ئەوەی کە بۆ هەناردەکردنی نەوت بەکارهاتووە هێڵی عێراق سووریا بووە وەکو لە نەخشەکەدا دیارە کە لە ساڵی 1934 کەوتۆتە کار و لە ساڵی هەفتاکاندا 1,400,000 بەرمیل نەوت ڕۆژانە لە ڕێگەی ئەو هێڵەوە هەناردە کراوە. لە ساڵی 1982 لە سەردەمی شەڕی عێراق ئێران وەک پشتگیریەک بۆ ئێران حکومەتی سووریا ئەو هێڵەی ڕاگرت و هێڵەکە لە کار کەوت. هێڵی دووەمی هێڵی استراتیجیە خود هێڵی بەندەری باشوورە کە لە ساڵی 1975 کراوەتەوە. دیارە لە ساڵی 1970 لە کاتی شەڕی عێراق ئێران بە هەمان شێوە کەوتە بەر بۆردومانی ئێران و بۆ هێوەنەوتیش لەو ڕێوە ڕاگیرە. هێڵی سێمیان هێڵی بۆری عێراق تورکیایە یاخود بڵین کەرکووک جیهان کە لە ساڵی 1970 کەوتۆتە کار تا ساڵی 2014 بەردەوام بوو بەڵام لە کاتی هاتنی داعش بۆریەکە تەقینرایە و لە کارکەوت و لە ئێستادا نۆژەن کراوەتەوە و بە هەمان شێوە هێڵێکی تر هەبوو هێڵی عێراق سعودیە کە لە ساڵی 1986 کراوەتەوە و لە ساڵی 1990 ئەم هێڵە تواناکەی بەرز بۆ 1,600,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەڵام دواتر ئەو هێڵەش وەستا. ئێستا ئەوەی کە نەوتی عێراقی پێهەناردە دەکرێت تەنیا هێڵی باشوورە کە لە ڕێگەی بەندەری بەسرە و خۆر ئەلعومەیە لەوێەوە هەناردە دەکرێت کە ڕۆژانە عێراق زیاتر لە 3,400,000 بەرمیل لە ڕێگەی باشوورەوە هەناردە دەکات. هێڵەکانی دیکە ئێستا لە کار کەوتون بەڵام هێڵی عێراق تورکیا ئێستا نۆژەن کراوەتەوە و ئامادەیە بۆی کە نەوتی پێدا هەناردە بکرێت. بینە سەر هێڵی بۆری کەرکووک تورکیا دیارم وەکوونە نەخشەکەدا دەیبینن بەم شێوە لە کەرکووکەوە دەست پێ دەکات دەچێتەوە مووسڵ دواتر دەچێتە لە زاخۆوە دەچێتە تورکیا و دواتر بۆ بەندەری جەیهانی تورکی بۆ سەر دەریای سپی ناوەڕاست. بەم شێوە یەکەم جار کە ئێستا تێست کراوە وەزارەتی نەوتی عێراق لە ماوەی ڕابردوو دوو جار تێستی کردووە دوای 10 ساڵ لە کارکەوتین دوایەوەی کە لە 2014 لە کار کەوتووە ئێستا تێست کراوە و ئامادەیە بۆی کە نەوتی کەرکووکی پێدا هەناردە بکرێت و پێشبینی دەکرێت لە قۆناغی داهاتوو نەوتێرێمیش لەو ڕێگەیەوە هەناردە بکرێت. بینە سەر مێژووی ئەو هێڵە دیارە لە 26/12/1974 ڕێکەوتین دامەزارنی هێڵەکە واژۆ کراوە لە بینی عێراق و تورکیا و قۆناغی یەکەم ڕاکشانی لولەیەکی چلینجی بووە بە توانای 750,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. دیارە درێژی هێڵەکە 985 کیلۆمەترە 985 کیلۆمەترە و 345 کیلۆمەتری لە ناو خاکی عێراقە و بەشی زۆری 640 کیلۆمەتری لە ناو خاکی تورکیایە. پرۆژەکە لە ساڵی 1970 کراوەتەوە و دەست بە هەناردەکردنی نەوت کراوە. دیار لە ساڵی 1986 بۆریەکە هێڵەکە فراوانتر کراوە لولەیەکی تری 46 ئینجی بۆ ڕاکێشراوە واتە بە هەم بە 40 ئینجەکە و هەم بە 46 ئینجەکە توانای هێڵەکە گەیشتۆتە 1,600,000 بەرمیل نەوت. ئێستا کە نۆژەن کراوەتەوە ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ هەندێک شارەزای بواری نەوت و بەرپرسان لە کۆمپانی نەوتی باکووری عێراق نەوتی باکوور کردووە باز لەوەکەن ئێستا لەبەرەوەی کە نۆژەن کراوەتەوە ئێستا دەتوانێت ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت لەو هێڵەوە هەناردە بکرێت و چاکسازیش تێکراوە. دیارە توانای جارانی نەمەوەکو لە سەرەتا کە هێڵێکی نوێبوو ئێستا نۆژەن کراوەتەوە توانای 1 ملیۆن بەرمیل نەوتیە لە ڕۆژێکدا. وەکو باسمان کرد لە ساڵی 2014 داعش هێڵەکەی تەقاندەوە لە کار کەوت و ساڵی 2024 نۆژەن کراوەت و ئێستا ئامادەیە کە نەوتی پێدا هەناردە بکرێت. دیارە ئێستا لە هێڵگە نەوتیەکانی کەرکووک ڕۆژانە
توانای بەرهەمێنان 350,000 بەرمیل نەوتە بەر لە ڕاگررتنی نەوتی هەرێم ڕۆژانە 73,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستانە و هەناردە دەکرا لە خۆناغی داهات و نازانرد ئایا هەموو بەرهەمی کەلگە نەوتەکانی کەرکووک لە ڕێگەی و بۆریەوە هەناردە دەکرێت یاخود وەک نزیکەی 100,000 هەناردە دەکرێت دەکەوێتە سەر ڕێکەوتنی تورکیا و عێراق بەڵێ سەبارەت ئەم هێڵە دەکرێت وەکو هێڵێکی بەدیلیش دابنرێ بۆ بۆری نەوتی هەرێمی کوردستان کێسە کێشەیە لە بینی وەزارەتی نەوتی عێراق و بەرپرسانی هەرێم لەبەر و عێراق ئامادەنیە لە ڕێگەی بۆری هەرێمەوە نەوت هەنار دەبکاتەوە و چونکە کۆمپانیای کار و ڕۆزنەفت بۆ هەناردە یەک بەرمیل نەوت داوای $6 دەکەن لە کاتێک عێراق لە سنووری خۆی هیچ بڕە پارەیەک وەکو کرێی بۆری نادێت بەڵام دەکرێت لە قۆناغی داهاتوودا عێراق وەکو بەدیلێک ئەم بۆریە بەکاربێنێ واتە نەوتی هەرێمی شەو لە ڕێگەی بۆری نەوتی کەرکووکەوە هەناردە بکرێت و ئەو کاتە تەنیا لە دیوی تورکیا عێراق کرێی بۆری دەدا کە پێشتر یەک بوار بەرمیلێک $1.20 داوە لە خۆناغی داهاتوش دەکەوێتەوە سەر ڕێکەوتنی عێراق و تورکیا واتەگەر نەوتی هەرێم لەو ڕێگەیەوە هەناردە بکرێت بۆری نەوتی هەرێم پەکی دەکەوێت و وەکو بەدیلێک سیر دەکرێت بۆ قۆناغی داهاتوو دیارە ئێستا نەوتەکە بڵین بۆریەکە ئامادەیە و دەکەوێتە سەرەوەی کە بەرپرسانی عێراق و تورکیا ڕێک بکەم لە سەر هەناردەکردنەوەی نەوتی کەرکووک و دواتریش نەوتی هەرێم کە لەو بۆریەوە هەناردە بکرێت بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ